بۆ دووەم جار لە سەردەمی ڤایرۆسی کۆرۆنادا چەند خاوەن مڵکێک لە قەزای سەید سادق لە کرێی مانگێکی دوکاندارە کرێچیەکانیان خۆش بوون. ئەو خاوەن مڵکانە بڕیاریان داوە لە کرێی مانگی شەشی تەواوی دوکانەکانیان لە بازاری زەردەشت کە بە بازاری قەیسەریەکە ناسراوە و ژمارەیان 55 دوکانە خۆش بن. یەکێک لە خاوەنانی مڵکەکە دەڵێت بەوەی بێبازاری و لە ئەنجامی ئەم دۆخە ناموارەی بەرۆکی کوردستانی گرتووە بۆ دووەم جار لە کرێی مانگێکی دوکانەکانیان خۆش بوون. تەنیاش ئامانجیان ڕەزامەندی خودای گەورەیە. ئەچێتە سەر و 55 دوکانێکەوە کە ئێمە لیان خۆش بووین و کرێمان لێ وەرنەگرتوون ئێمە چاویشمان لە کەس نەکردووە. بەشکەمە خۆیاکە هەنێک خاوەن مڵکی تریش ئەوانش هەستن بەم ئیشە و هیچ نەبێ شتێکیان بۆ بگێڕنەوە. ئێمە ئەمەمان کرد لەبەر خاتری خوا گیان کردمان چونکە دوکانەکان ڕاستیەکەی دوکانی وای تایە هیچ 3 نەفەرە دوکان وای تایە 2 نەفەر ئەلە ئێستا بازار نیە چونکە خۆم وایە خاوەن مڵکەم خۆشم لە ناوێنە دوکانم هەیە ئاگام لە بارودۆخیانە ئەزانم کە چۆنە بۆ ئەم بڕیارەمانە ئیتر بەشکم خوای گیان ئەم بارودۆخەش باش بزانین چۆنە بێ ئیشەڵڵا. لای خۆیانەوە کاسبکار و دوکاندارەکان ستایشی ئەم هەڵوێستە دەکەن و دەشڵێن ئەو دۆخە نامواری بە سەر خەڵکداهێنراوە وا دەخوازێت هەرکەس لای خۆیەوە بەشێک لە بەرپرسارەتی لە سۆ بگرێت و باری سەرشانی خەڵک سووک بکات بە تایبەت ئەوانەی خوا پێداون و توانایان هەیە. بەڕاستی جورئەتێکی پیاوانەیە مەردانەیان وان بەرامبەر ئەم دوکانارانە کە ئەمساڵ لە کرێی 2 مانگمان خۆش بوون دەستیان خۆش بێ کە کرێیەکی یعنی زۆریژە کەم نییە تقریبەن دوکانارمانەیە کرێی مانگێکی 750,000 بۆ 2 مانگەکە لە 1.5 ملیۆن خۆش بووە نزیکی کرێی دوکانەکان 5 تا 6 ملیۆن پێم وابێ بەرەو ژوورترە خی گەورە لیان نەسێنێ 1000 قات و 2000 قاتیان باتێ کە ئەوان توانیان لە کرێی ئەم مانگەی ئێمە خۆش ببن. بێ بازار یا بازار نیە لە پڕێکا کابرا ئەڵێ کرێی دوکانەکان لێ خۆش بووم ئەمە شتێکەوەکو وایە خەڵاتێکی کردبیت ئاگاشی لێ نەبێ تێگەی سیرەکەی حکوومەت لە باتیەوە ئاسانکاری بۆ بکە لەو لاوە ناڕەحەتەکە وازەکە لێ هەموارەکە دڵی خەڵک ناڕەحەتەکە خەڵک دڵخۆش ناکە بە بڕیارەکانی بە بەرنامەکانی تێگەی کاکە ئێمەش وەکو خۆمان دەستخۆشیان لێکەین وڵات زۆرمان پێخۆشە و مەمنونی یەک بە یەکەیان. زیاتر لە 5 ساڵە قەیرانێکی دارایی سەخت بەرۆکی هەرێمی کوردستانی گرتووە. بارگرانیەکەشی بە پلەی یەکەم لە سەرشانی موچەخۆر و کاسبکارانە. لە نێوەندی بێباکی و بێپلانی دەسەڵاتدارانیشدا ئەوەی زیاتر بووەتە جێی ئومێدی خەڵک خێرخواز و چاکەکارانن کە نەک ئەرکی سەرشانی هاونیشتمانیانە سووک دەکەن بەڵکو ئەو بەرپرسیارەتیەش لە سۆ دەگرن کە حکوومەت ئامادە نیە بچێتە ژێرباری. سوێ محەممەد کەناڵی پەیام سەید سادق